وەکو ئامادەکاریەک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێک کە خوا نەخواستە لە داهاتووە ڕووبات سەبارەت بە مەسلەی نەخۆشی سکچوون و نەخۆشی کولێرا کە ئەوەی مای خۆشحاڵیە هیچ حاڵەتێک لێرە تۆمار نەکراوە. لیژنەیەکمان دروست کردووە کە بە دوواداچوونەکات بۆ ئاوی ئەو شەمعانی کە ئێستا بەکارهێنرێت کە پێویستە ئەو شەمعانە زیاتر بۆ ئاوی بڵێن بۆ سەوزایی و بۆ مەسلەی بیناکردن و شتانە بەکاربێنرێت و بۆ خواردنەوە ناشێت و ئێمە لە ڕێگەی ئەو لیژنەوە بە دوواداچوونەکەین بۆ ئیشوکاری ئەو شەمعانە و هەر کەسێک خوا نەخواستە سەرپێچی بکات بەڕاستی ئەمە ئیجراعاتی یاساییان بەرامبەر ئەەکەین. جگەلەوە نسبەتی کلۆر لە ئاوە زیاترەکرێ بۆ چەند مانگی داهاتوو بۆ ئەوەی هاوڵاتیان بزان کە ئەمە حاڵەتێکی زۆر سروشتیە و ئەو ئاوکانزایی کە هەیە بە هەمان شێوە لە ڕێگەی لیژناوە بەشەکان و لیژنەکانی تەندروستیەوە بە دوواداچوونی زیاتری بۆ ئەکرێت کە پێویستە و ئاوانە لەبەر هەتاوە دانەندرێت. بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیانی خۆمان ئێمە بەپێی بە دوواداچوونی خۆمان ساڵ بە ساڵ نەخۆشیەکان لە شاری سلێمانی بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی ئاو لە ڕێگەی خواردنەوە ئەجوێزرێتەوە نیسبەتەکەی کەمترە. شاری سلێمانی هیچ حاڵەتێکی نەخۆشی کۆلێرانیە و ئێمە لە 5 ساڵی ڕابردوو هیچ حاڵەتێکمان نەبووە، بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە هەوڵی خۆمان بدەین کە ڕێگری لەم نەخۆشیە بکەین. ئەمڕۆ بڕیارماندا کە دووبارە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان کە سەوزە لە چێشخانەکان مەمنوع بکرێت. سەوزە چه سەوزەیەکە؟ بە نمونە کەوەر و کەرەوز و کەلەرم و قەرنابیت و ئەو سەوزانی کە لولن، ئەو سەوزانی کە ناشۆرێنەوە